ماوە زیاتر لە 2 هەفتەیە زۆرێک لە گەڕەکانی قەزای خورماتوو کە ئاوی ماڵێنن بۆ دێتەوە دەبینن ئاوەکە هەرچەنە ڕەنگی پاکە بەڵام بۆنێکی زۆر پیسی لێ دێت وەکو خۆیان ئەڵێن ئاوەکە بۆنی زێرابی لێ دێت و ئێستا لامەوە چەند هاوڵاتیە گردونەتەوە لێراکە ئەیانەوێت پەیامی خۆیان بگەین و داواکارن ئەو کێشەیان بۆ چارەسەر بکرێت چونکە هەموو جارێک ئاوەکەیان کە دێتەوە سوودی لێ نابێنن ناچارە چون هەندێکیانە چن تەنکە دەسێنن یاخود ماوەیەک ئەوەستن تاکو و بۆنی نامێنێت ئەنجا ئاو پڕەکەنەوە و من ئەمەوێ بچمە لای هاوڵاتیان بزانین خۆیان ڕایان چیە مامۆستاگەن سڵاو لێ بێ ئێوە چی کێشەیەکتانەیە لەگەڵ ئاوەکە لێرە گردونێتەوە وڵای ئێمە بەگشتی ئەم گەڕەکە ئاوەکەی لە سەرەتای زستانەوە بڵێن بەهارەوە ئەم ئاوە بۆنی دێ هەموو جارێ دێت ئەم ئاوە بۆنی دێ و خەڵکیش ناچارە ئەم ئاوە کاتە ناو تەنکیەکانیەوە ئەم ئاوەیش کلۆری تێ ناکرێ پاک و خاوێن نییە خەڵکی توش نەخۆشی و زگچوون و نەخۆشەکانی ترەتێ و ئەم گەڕەکە بەس ئەم گەڕەکە نییە بەڵکو ئەم ئاوەی مەشروعەکە حتا حیجەمیلە دەڕوە تا گەڕەکی جەمیلە لە تووز خولمادوو ناوچە کوردەوارەکان گشتی ئەم ئاوە ئەخواتەوە ئیتر داواکان لە لایەنی پەیوەندیدار ئەم کێشەیە چارەسەر بکەن نابێ بەم شێوەیە بڕوات چەند ساڵە کلۆری تێ نەکراوە لە دوای 16 ئۆکتۆبرەوە کلۆری نەبینیوە و خۆتان ئەزانن ڕاستەو خۆ ئێستا هاوینە خەڵکی تیا ناو مەشروعەکە مەلاکە وەختی دنیا گەرمەوەتر خەڵک مەلاکە خراپتری لێتە ئەو ئاوە تێکەڵی قوڕەکە زیاترە بێتەوە و داواکارین ئیتر لە لایەنی پەیوەندیدار ئەم پەیامیان پێ بگێت. مام حاجی ئێوە کە ئاو دانتێتەوە چۆن ئەو پڕەکان سوودی لێ بینینەوە ئاوە وەڵا سوودی لێ ئەبینین بەس بۆیتی ئاوەکە لەبەر ئەوەی مەشروعەکە لە تاریخ حیاتە پاکۆ نەکراوە ساڵی جارێتێن بەس گیاکەی بانێ بڕن قوڕە و سییانەکە ئەمێنێتەوە حتا مرداری سەگی تایە تۆپیە ئەنواع پیسی تایە ئەو ئاوە ئەو لەکوێ ئەو ئاوە ڕاکێشە ئەو هینەکە مەسفێکە ئاوەکە لەکوێ ڕاکێشێ ئەو شوێنەکەشی سییانەیە پیسیە ناڕەوەڵە دەستا خۆش بێت کێترتان قسم بۆ کات ئوستازیان تۆ ئەمڕۆ تەلەفۆن بۆ کردم وتت ئاوەکە لە بۆنەکەیەوە مالی کردو دارمان تێ کردو بۆی ئاوەکە هەنێتە ناو حەوشەوە مەڵێ ئێمە ڕاستی بەس بۆ پڕێەکەی ناو حەوشەی پێ بشۆینەوە ئەو شتێ لە بەس کاتێک خۆتی شەشۆی لە بۆنەکەی ناتوانێت خۆچی پێ بشۆی من ئیمشە و سەدا نەوەت بۆ دامناوی ئاوم خواردەوە ئاوەکە زگم گردی لە ژان تا یعنی لە 12 شۆ زگم ژانێ کرد تا چوار بەیانی نەمەتوانی بخەوم ئەر پلاوپل لە ناو جێگەمە هینمە کرد ئێمە لەم شارەکە دەنگدان ئەتێن ماڵەوە ماڵەگەڕێن و یعنی ساگە خۆیان نازان ئاوەکە بۆنی تێ و شتێ ئاوەکە کێشەی تەندروستیی بۆ دروست کردو ئاڕوەڵە زۆر بۆنیت ئەو لە بۆنەکە ئەژی سییانەیە ماوە چنێکە ئەم گەڕەکەتان ئاوەکەی بۆنی زۆرە تقریبا 2 مانگ 3 مانگە مە سێم چوارەم جارە ئاوە بۆنی تێ پێشتر ئەهات بەس زیاتر ئەی ئاوە 10 ساڵ زیاترە بۆیتی هەر ئاوایە خەڵک ئەیخوا و مەجبورە و چاری نییە و کەس نای بکەوتەوە تەواو ئاوای ئێمە لەگەڵ بەرەوبەری ئاوی قەزاکەی قسەمان کرد ئەوانەڵێ ئەمە ئەو تایبەتمەندیانی کەکرێنە ئاوەکە چی کلۆر یاخود چێ و دەرمانە نەکرێنە ئاوەکە هیچ کێشێکمان نیە لەگەڵی کێشەکە ئەوەتانێکەوە ئاستی ئاوەکە دابەزیوە کە ئاستی ئاوەکەش دابۆزیێت ئەو پیسیانێکەوە دێهێنێت بۆ ناو ماتۆڕەکان بۆنی دێت و چەندین جاریشەڵێ داوامان کردووە لە بەرەوبەرایەتی ئاودێرەکانی قەزای خورماتوو کە پرۆژاوەکە پاک بکەنەوە ئەڵێ نایەنێت بە بیانی و ئەوکەوە کەرەستەی پێشکەوتویان نیە تەنهاتیان تۆزێک ئاوەکە پاک دەکەنەوە ئەویش بەو پێێنیەکەوە تەواوەتی و پیسیانە بنبەر بکرێت لە ناو پرۆژاوەکەیە.